ئێوارەتان باش هەمووتان بەخێربیان سەرچاوم لە پەخشێکی زۆر کورتە ڕوبڕووتان دەبمەوە هەتاوەکو دێ پرووسکەکانی شەڕ تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەریای سپی ناوەڕاست و ئەمڕۆکەش ئیتر پرووشکەکانی شەڕ گەیشتن بە قەفقاسیا و لە وڵاتی ئەزەربایجان هاوپەیمانی ئیسرائیلدا تەقینەوە. ئیتر ئەمانە هەمویان نیشانمان چیمان پێڵێن چیمان پێناڵێن و ئایا ئەمە هەر هەمویان کە ئامانجەکەی تێوەگڵانی جەبهەیەک و یانیشکردنەوەی بەرەیەکی زۆر بەرفراوانە لە هەم لە قەفقاسیا هەم لە ئەوروپا هەم لە دەریای سپی ناوەڕاست ینی لە حوزەی دەریای سپی ناوەڕاست هەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقادا هەتاوەکو دەگاتە ئۆقیانوسی هیند دژ بە ئێران ئایا ئەمە سەردەگرێ یان نا ینی بەڕاستی پیلانێکی زۆر گەورە لەسەر ئێران لە ئارادایە و ئەو پیلانە ئێران بەرەو کوێ دەبا بەرەو کوێ نابا ئەمەیان زۆر گرنگە هەروەکو باسمان کرد ئەمڕۆکە ئیتر لە نەکشیوان ئیتر هێرشێک ئەنجامدرا باس لە سەرەتا باس لە هێرشەکە و هەڵوێستی لایەنەکان دەکەن 5 ئازاری 2026 ئەزەربایجان ئێرانی تۆمەتبار کرد بە ئەنجامدانی هێرشێکی درۆنی بۆ سەر خاکەکەی بە تایبەتی لە کۆماری خۆسەری نەخچیوان کە ناوچەیەکی دابڕاوی ئەزەربایجانە ئەم ڕووداوە پەرەسەندنێکی بەرچاو و کاریگەریەکی ڕاستەوخۆ ململانەی سەربازیە بەرفراوانەکەی لە ئێستادا لە نێوان ئیسرائیل و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکادا هەیە لەگەڵ ئێراندا هێناوە ئاراوە. نزیکەی نیوەڕۆ هێرشەکە ئەنجامدرا 4 درۆن بوون و بە پێی لێدوانی ئەزەربایجان ئەمانە لە ئێرانەوە بۆ نەخچیوان ئاراستەکراون. درۆنێک لە تێرمیناڵی فڕۆکەخانەی نێودەوڵەتی نێخچیوانیدا بۆ هۆی زیانی پێکهاتەیی و کەوتنەوەی ئاگر. درۆنێکی تر لە نزیکی قوتابخانەیەک لە گوندی شەکر ئاباد کەوتە خوارەوە لە کاتێکدا وانەکان بەردەوام بوون کە بۆ هۆی چۆڵکردنی دەست بەجێ قوتابخانەکە. باس لەوە دەکرێت درۆنی لەلایەن بەرگری ئاسمانی ئەزەربایجانەوە پەکخراوە و سەبارەت بە قوربانیەکان لانی کەم 4 کەسی مەدەنی بریندار بوون و ڕەوانەی نەخۆشخانەکران کە هەندێک تووشی زەبری توندی مێشک بوون. هیچ گیان لە دەستدانێک هەتاوەکو ئێستا ئیتر تۆمەر نەکراوە. هەر بەپێی لێدوانی پۆلیسی ئەزەربایجان درۆنەکان زۆری شاهێد بوونە. ئیتر ئەمانە هەر هەمویان لە کاتێکدا ئەنجام دەدرێن کە شەڕی ئێران لەگەڵ ئەمریکا و ئیسرائیلە و بەهۆی پەیوەندیە نهێنیەکانی ئیسرائیل لەگەڵ ئەزەربایجان و بەکارهێنانی ئەزەربایجان وەکو حەوشی پشتەوەی خۆی وەک سندوقێکی ئیستخباراتی دژ بە ئێران لەلایەن موسادەوە بەردەوام لەو لاوە ئیتر تەماشا دەکەین ناکۆچێکی زۆر گەورە لە نێوان ئێران و ئەزەربایجان لە ئارادا بۆ لە ساڵانی ڕابردوودا و ئەمە گەشتۆتە ئاستی تیرۆری تایبەت و لە هەمان کاتدا زۆر زاریش ئیتر گەشتۆتە ئاستی داخستنی قونسوڵگەری یەکتری. بەڵێ هاوڕێیان ئیتر دەست بە ئانالیزی ئەو بابەتە دەکەین ئەو هاوڕیانەی لەسەر فێسبوک و لەسەر ئیکس تەماشامان دەکەن تکایە وەرنەدەرەوە لەسەر کەناڵی یوتیوب بەردەوام دەبین لەسەر پەخشەکە. ئیتر ئەمە کاردانەوەی زۆر گەورەی لەلایەن ئیلهام عەلیۆف لێ کەوتەوە و ئیتر وەکو پێدەچێت هەتا ڕادێک هەمان هەڵوێستی هەبوو لە بەرامبەر هەڵوێستی
هەمان هەڵوێستی هەبوو لە بەرامبەر کە خستنە خوارەوەی فڕۆکەیەکی ئەزەربایجانی پێشتر لەلایەن سەربازانی رووسیاوە ناکۆچی لێکەوتەوە و داوای کرد کە رووسیا بە تایبەتیش پوتین داوای لێبوردن بکە، بەڵام پوتین داوای لێبوردنی نەکرد و ئەمە ناکۆچیشی زۆر گەورەی لە نێوان ئەزەربایجان و رووسیا لێکەوتەوە و ئەزەربایجان زیاتر چووە خەتی ڕۆژئاوا. لە هەمان کاتدا ئیتر نابێ ئەمە لەبیر بکەین بەر لەو شەڕە ئیتر جێگری سەرۆکی ئەمریکا JD Vance بە سەردانێکی تایبەت هەم لەگەڵ ئەرمێنیا هەم لەگەڵ ئەزەربایجان کۆمەڵێک ڕێککەوتنی ئیمزاکردن و ئەو ڕێککەوتنانە ئیتر لە ئەو ڕێککەوتنانە نەمانەوێ هەم جێگای نیگەرانی لەلایەن رووسیا لێکەوتەوە هەم لەلایەن چاینە و هەم لەلایەن ئێرانەوە. لە بۆ هەندێ ئەمە پاشخانێکی درێژی هەیە بەرەو کوێ دەچێ نازانین، بەڵام من لە پەخشی ئەمڕۆ بەیانیدا ئیتر باسم کرد چەند خەتێک هەنا کە ئاسانتر ئەکرێ شەڕی پیادەی لێ بکرێ، بەڵام لە هەمویان استراتیژیکتر بەندەر عەباس و هورموزن لەوێدا ئیتر شەڕێکی پیادا لە ڕۆژانی ئایندەدا بە چاوی خۆمان دەبینین یان نا، ئەمەیان یەک و شوێنێکی دیکەی کەمتر بەڵام گرنگ استراتیژی ئیتر ناوچەی ئەردەبیلە، یالەتی ئەردەبیل کە سنووری نێوان ئەزەربایجان و ئێرانە و دانیشتوانەکەی ئەزەرین و ماوەیەکی دوور و درێژە ئیتر ناسیۆنالیزمی تورکی لەگەڵ بەشێک لە ئەزەریە سیکولارەکان چونکە ئەزەریە سیکولارەکان زیاتر ئەتو هەست و سۆزی ناسیۆنالیستی ئەوان بجوولێنێ، ئیتر ماهەپە بە تایبەتی لەسەر ئەمانە کاری زۆر تایبەتی کرد، بەڵام ئیتر ئەزەریە کۆنسەرواتیڤەکان زیاتر پابەندن بە دەوڵەت و لەناو دەوڵەتدا پۆستی تایبەتیان هەیە. ئیتر ئەمانە هەر هەمویان خاڵی زۆر لاوازن و هەروەکو باسم کرد لە ئەزەربایجان شیمانە دەکرێت کە هێزێکی تایبەتی گەورەی ئیستخباراتی و سەربازی تەکنۆلۆژی ئیسرائیلیش هەبێ ئەگەر بێت و پێویست بکە و ئەگەر بێت و شەڕێک دەست پێ بکە. لە هەمان کاتدایتر خاڵی سێمینیش کوردستانە، لە کوردستانیشدا ئیتر تەماشا دەکەن هەوڵێکی بەو شێوەیە هەتاوەکو دێ بەردەوام دەکا و بەردەوام هەواڵی درۆیین بڵاو دەکرێنەوە، هەتا ئەمڕۆکە هەندێک کەناڵی عەرەبی نزیک ئیسرائیل و وڵاتانی کەنداوی ئیسرائیل چونکە ئەم شەڕە ئەو وڵاتانەی ئیتر بە تەواوەتی خستە باوەشی ئیسرائیل، هەرچەندە پێشتریش لە باوەشی ئیسرائیل دام بوون بە تایبەتی ئیمارات و بەشێکی مسر ئەتوانین بڵین وابوو و ئێستاکە بەحرین و سعودیا و ئەمانەش هەمووی کەتونەتە ناوی و لە مێدیاکانیاندا هەم کورد وەک پرۆکسی و عنسوڕێکی تێکدەرانە لە قەڵەم دەدەن، هەمیش ڕۆژانە هەواڵ بڵاو دەکەنەوە. ئەمڕۆکە ڕایەنگەیان کە تەنانەت هێزەکانی سووریای دیموکراتیش پەڕینەوە چوونەتە ناو ئێران، ئەمە لە کاتێکدا ئەسڵ و ئەساسینە درۆیەکی زۆر گەورە و زل و زەبەلاها، هیچ بڕیارێکی بەو شێوێنیە کە هێزەکانی سووریای دیموکراتیک بەشداری شەڕ بکەن، هێزەکانی سووریای دیموکراتیک بەشداری شەڕیان نەکرد دژی ئەسەد، چۆن بەشداری شەڕ بکەن دژی ئێرانێک کە 100 قات لە ئەسەد بەهێزترە و هەتاوەکو دێ ئیتر هەڵسەنگاندنەکان بۆ ئەوە دەچن کە ئامانج لەی ڕووخاندنی ڕژێم نییە، نەوەکو ئامانج لەی ڕووخاندنی ڕژێم نیە، ئامانجی ئیسرائیل ڕووخاندنی ڕژێم بوو، بەڵام ڕاستیەکەتان دەوێ ئەوەیە نە ئەمریکا و نە ئیسرائیل لەوە تێنەگەیشتن کە ئێران شتێکی تایبەتترە، یعنی ئێران عراق نییە، ئێران ئەسەد نییە و بمانێ و نەمانەیە پێمان خۆش بێ پێمان خۆش نەبێ، ئەگەر چی ئێمە دژی مەزهەبگەرایین، بەڵام ئیتر کللتورێکی بەرخودانی شیعەکان هەیە دەبێ ئینسان ئەمە ببینێ، واتە بە تەنیا بە کوشتن و بە بڕین و بە سەربڕین و ئیتر بە بۆمب
ناتوانانی ئەو ڕژێمە بگۆڕی لە بۆ هەندێک پێدەچێ ئیتر بیان هەوێ یعنی واز لەوە بێن کە ڕژێمەکە بەیەکجار بە بۆمب بگۆڕن بەڵام لە ناوەخۆی لە دەوروبەرەکانی لە سنوورەکانی تر کێشەی زۆر گەورەی بۆ دروستکەن. ئیتر دوێنێ تورکیا بوو موشکێک کە ئاراستەکەی بەرەو قوبرس دەچوو لەسەر دەریای سپی ناوەڕاست لە کنارەکانی دەریای سپی ناوەڕاست کاتێک تۆزێک موشکەکە دەچێتە سەر ئاسمانی تورکیا لەوێ بەری دەدەنەوە یعنی پێشتر ئەیانتوانی بەری دەنەوە دواتر ئەتوانن موشکەکە بەر لەوەی بگاتە قوبرس تێکی بشکێنن بەڵام کاتێک گەشتە سەر ئاسمانی تورکیا ئەویش تۆزێک یعنی لەوێدا تەماشا دەکەی موشکەکەیان تەقاندنەوە و ئیتر مێدیاکانی ئیسرائیل و مێدیاکانی ئەمریکا بە ئاشکرا هاواریان کرد کە ئێران بە ئەم قەست تورکیای کردوتە ئامانز یعنی تورکیا وڵاتێکی ناتوێ وڵاتێکی گەورەیە وڵاتێکی مسلمانە وڵاتێکی سونیە و وڵاتێکە سنوورێکی دوور و درێژی لەگەڵ ئێراندا هەیە زۆر گرنگە لە بۆوان بچێتە ناو ئەو شەڕە بەڵام تەماشامان کرد ئیتر هەرچەندە لێدوانەکەی ئەردۆغان هەندێک تند بوو بەڵام ئاراستەکەی لە ناوخۆ بوو یعنی چونکە ئەردۆغان هەر سیاسەتێکی دەرەوەی هەبێ ئەو ئامانجی سیاستەکە سیاسەتی دەرەوە نیە سیاسەتی ناوخۆیە چۆن بتوانێ ئیتر دەماری ناسیۆنالیزمە ئیسلامیەکان زیاتر ڕەب بکە خۆی وەک سەرکردەیەکی بێوێنە بێنمونە نیشان بدە ئیتر ئەمەی کرد بەڵام لێدوانەکەی هاکەن فیدەن تەماشا دەکەی بە کە هاکەن فیدەن بە کەسێکی نزیک ئێران دەناسرێ ئیتر تەماشا دەکەین لەوێدا ئیتر بە ئاشکرا دیارە کە پیلانێک هەبووە بۆ ئەوەی ئیتر تورکیا بخەنە ناو بابەتەکە هەرچەندە لە تورکیا ڕاداری کوورەژێک ڕادارێکی زۆر گەورەی ناتوێە وەکو ئەو ڕادارەیە کە لە دەوحا هەبوو ئەمریکا تێکی شکاند ئەو ڕادارە ئیتر بە چەند سەد ملیۆن دۆلارێکە ئیتر بەڵام هەتاوەکو ئێستا ئێران زۆر بە حیساب زۆر بە حساس نزیکی تورکیا دەبێت تورکیاش بە هەمان شێوە چونکە تورکیا دەزانێت ئیتر ئەگەر ئێران بەو شێوەیە بڕوخێ بەمانای ئەوەیە کە ئیسرائیل ئیتر نەوەک لە سووریا لە ئێرانیش ئەگەری هەیە ببێتە دراوسەی تورکیا و ئەمە ڕوو لە تورکیا دەکا هەر لە بۆ هەندێک تەماشامان کرد بە گشتی تر جەناحێک لەناو دەوڵەتدا ئەو جەناحی ناتوویایی ئیتر هەندێک سینگی خۆیان ماسوولەکانی خۆیان دەرپەڕاندن بەڵام جەناحێکی دیکە زۆر بە هێواشی قسەی کرد و لە کۆتاییشدا ئیتر ئێرانیەکان لەگەڵ تورکیا هاتنە سەرخەتوتیان بە هیچ شێوەیەک ئامانج خاکی تورکیا نەبووە ئامانج قۆبرۆس بووە بەڵام ئیتر ئەوان کارەکەیان بەو شێوەیە نیشاندا هەر لە بۆ هەندێ ئێستاکە لە دوای تورکیا ئەمجارە نۆرەی ئەزەربایجانە و لە هەمان کاتدا ئیتر جگە لە ئەزەربایجانیش لەگەڵ کوردەکاندا جم و جۆڵی دیبلۆماسی لە لووتکەدایە دەگاتە ئاستی هەڕەشە گەلێک جاران بەپێی ئەو زانیاریانی کە من وەردەگرم دەگاتە ئاستی هەڕەشە بەڵام هەتاوەکو ئێستا هێزەکانی کوردستانی عراق زۆر بە خۆشحاڵیەوە هەم پارتی و هەم یەکێتی ئەوەندەی من بزانم ئامادەنین بکەونە ناو ئەو پلانە خۆکوژیە و ناشتوانن و پارتی ئەوە 30 ساڵ زیاترە ئەو ناز و نیعمەتی کە لە کوردستانی عراقیان وەرگرتووە ئیتر چۆن لە دەستی ئەدەن و ئەمە ئەو کارە جارێ ناکەن بەڵام بێگومان ئەگەر کارێکە گەشت ئەو ئاستەی کە دیار بوو ئێران لە ناوە خۆیدا دەڕوخێوەیانیش ڕاپەڕینێک بوو لە دەروی چاوەڕوانیەکان شتێک ڕوویدا ئەمە هەموو هێزێک ئامادە دەبێ ئیتر بچێتە ژوورەوە پشگیری بکە لەو کەسانی کە دەستنە ژوورەوە بە کوردستانی عراقیشەوە ئیتر ئەمە بابەتەکەیە بەڵام بەگشتی تەماشا دەکەین ئیتر هەتاوەکو ئێستا ئەگەر قووەتی ڕەدعی ئێران کەمیش بێ بەڵام بەپێی ئەو هێڕەشە گەورەی کە لەسەر ئێران هەیە چونکە هێڕەشەکە بەڕاستی قەبارەی زۆر گەورەیە یعنی تەماشاکە بەخۆیان ئەڵێن یعنی وەزیری جەنگی ئەمریکا ئەڵێ قەبارەی هێڕەشەکان حەوت ئەوەندەی هێڕشەکانی ئەمریکایە بۆ سەر عراق حەوت ئەوەندە
بە تەنیا ئەمریکا ئەی ئیسرائیل خۆی لە خۆیدا یەک فڕۆکە نەماوە بەکاری نهێنێ لەو شەڕەدا هەر فڕۆکێک دەڕوا فڕۆکێکە دێتە شوێنی هەر فڕۆکێک دەڕوا فڕۆکێکە فڕۆکێکی دیکە دێتە شوێنی هەموو جۆرە تەکنۆلۆژیایکی بەکارهێنەیە هەموو جۆرە هێڕشێکی سایبەری بەکاردێنێ بەڵام سەرباری ئەوەش تەماشا دەکەین ئیتر ئەوەی ئەوان دەیان خواست یعنی بێگومان ئێران زیانی زۆر گەورەی وەبەرکردن ینی 40 ساڵ 50 ساڵ بۆ دواوە گەڕایەوە ئەمە ئینکار ناکرێت ئیران لاواز بوو بەڵام ئەوەی کە ئەوان چاوەڕێ بوون وەکو ئەوەی لە ڤێنزوێلا ڕووبدا ئیتر ئەمە ڕووی نەدا لە هەمان کاتدا ئیتر هەوڵەدەم لە ئیتر ئەوەیەکتان نیشان بدەم ڤیددیۆیەکتان نیشان بدەم کە لە ناو ئەمریکادا ئیتر کاردانەوەکانی بەرەو کوێ دەچن ئەمەشیان بابەتێکی زۆر گرنگە کە لێرەدا دەمەوێ لەگەڵتان ئیتر بەش بکەمەوە کە کاردانەوەکان لە ناوە خۆی ئەمریکادا لە چ ئاستێکدان با بەیەکەوە تەماشای ئەو ڤیددیۆ بکەین ئینجا بە کورتی قسەشی لەسەر دەکەین بەڵێ Senate Armed Services Subcommittee hearing to voice opposition to a potential war with Iran, saying many Americans do not want the U.S. drawn into another conflict. Moments later, U.S. Capitol Police moved in and forcibly removed him from the chamber as the disruption unfolded. During the removal, McGuinness claims his arm was broken. Now, Senator Tim Cheney of Montana was also seen assisting as officers escorted the anti-war protesters out of the hearing. McGuinness, an activist and Green Party candidate running for U.S. Senate in North Carolina, has been outspoken against the possibility of a broader conflict in the Middle East. The incident is now gaining significant attention online as veterans and anti-war activists react to the confrontation at the Capitol. Let's take a look and listen into what the former Marine said during the hearing. Israel is the reason for this war. America does not want to fight this war for Israel. Let's go. Come on, let's go. America does not want to send its sons and daughters to war for Israel. Your inability to name that shows you have this as leaders. This is wrong, and nobody wants to fight for Israel. Remind you all our Commandant, police, as a Marine, stand up for America. No one wants to fight for Israel. No one wants to fight for Israel. His hand. Oh, his hand. بەڵێ هەروەکو بینیتان فەرماندەیەکی سەربازی ئەمریکا لە کۆبوونەوەیەکی چاپەمەنی زۆر گەورەدا لە واشنگتۆن لە شوێنێکی زۆر هەستیاردا ئیتر بە ئاشکرا هەڵدەستێتە سەر پێ و ئەڵێ ئێمە لە بۆ ئیسرائیل شەڕ ناکەین نابێت لە بۆ ئیسرائیل شەڕ بکەین ئیتر جوێن ئەدا قسەیان پێڵێ و لە ئەنجامدا ئیتر دوو پۆلیسی دیکە دەیان هەوێ بیبەنە دەرەوە ناوێرن ناتوانن بیبەنە دەرەوە سێناتۆری کۆماریەکانیش ئیتر بەشداری شەڕەکە دەبێ و لێی ئەدەن و لە دواییدا قاچێکی دەشکێنن ئێستاکەش لە نەخۆشخانە کە کەوتووە و بە ئەحتیمالی زۆریش لەلایەن ئیدارەی ترامپەوە ئیتر سزا ئەدرێ و زیندانی ئەکرێ و ئەمە یەک لە بەڵگە گەورەکانە کە لە کۆبوونەوەیەکی وادا ئیتر فەرماندەیەکی پنتاگۆن کاتێک قسەیەکی وا بکە ئەمە نیشانی ئەدا کە خەڵکەکە لە ناو ئەمریکادا مێگاکان و ئیتر لە ناو کۆنگرێزدا بە تایبەتی لە ناو پارتی دیموکراتدا ئیتر ناڕەزاییەکی یەکجار زۆر لە بەرامبەر ئەو بڕیارەی ترامپ هەیە کە بەبێ گەڕانەوە بۆ کۆنگرێز بەبێ پرسیارکردن لە کۆنگرێز ئیتر هەڵسا درۆی کرد درۆیەکەشی بە ئاشکرا ئیتر دیار بوو کە وەزیری دەرەوەی ئەڵێ ئێمە دەمانزانی ئیسرائیل دەست پێ دەکا ئێمەش گوتمان با لەگەڵی دەست پێ بکەین و لە دوای ئەوەدا ترامپ گوتی نەخێر من دەستم پێکرد اینجا ئیسرائیل دەستی پێکرد درۆیەکی زۆر گەورەکرا بەڵام لە هەروەکو لە ڤیددیۆکانی دوێنێدا باسم کرد ئەمە ئامارە کراوە کە لە دەوروبەری ئەو کەسانێک کە لەگەڵ ترامپدا پێشتر کاریان کردووە ترامپ ڕۆژانە 33 جار درۆەکە
33,000 درۆکەوە درۆکردنیش لە نەریتی سیاسیدا لە بۆ سەرۆکێکی وەکو وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا شتێکی زۆر زۆر عیبە چونکە کەسێکی زۆر زۆر تایبەتە ئیتر سەرۆک بەڵام تەماشا دەکەینی تر سەرۆکێک وا دەکا لەبەر ئەوەی لە دۆسیای ئەپشتایندایە ئیتر بە ئاشکرا سیستەمی وڵاتەکەی تێک و پێک دەدا ناگەڕێتەوە بۆ کۆنگرێز تەنانەت ئیتر حیسابێکیش لە بۆ هیچ دامو دەستگاکانی دیکە ناکە هەروەکو لە بەرنامەکانی پێشودا باسم کردووە لە هیچ شەڕێکدا لە هیچ جەنگێکدا لە ڕووی سەربازیەوە هیچ کەس ناتوانێت پشتی ئەمریکا و ئیسرائیل بشکێنێ هەر ئەمریکا و ئیسرائیل پشتی ئەمانە دەشکێنن بەڵام ئیتر ئەمە نیشانەی پرسیاری زۆر زۆر گەورە دروست دەکەن لە ئایندەدا ئیتر لە بواری جیۆپۆلیتیکدا لە بواری جیۆستراتیژیدا لە بواری هەژمونگەراییدا ئەمریکا و ئیسرائیل چیون دەکەن و بۆ کوێ دەچن ئەمەیان پرسیارە استراتیژیە گرنگەکەیە و دەبێ هەمومان ئیتر بەردەوام ئەو پرسیارە بکەین یعنی بە تەنیا تەماشاکردنی وێنەکانی سیاسەتی ڕۆژانە کە لە مێدیاکاندا مانوپۆلاسیۆن و یاریکردن و ئیتر گەورەکردن نیشان دەدرێ و یانش بەشێک لە وێنەکان نیشان دەدرێن بەشێکی دیکە نیشان نادرێن بۆ نمونە ئێران لە بارەگای CIA دەدا بەڵام وێنەکەمان نیشان نادرێ ئێران شەوانە هێڕش دەکاتە سەر بۆ نمونە دوێنێ وەزارەتی بەرگری لە ناوەندی وەزارەتی بەرگری موشکی خەیبەر تەقیە بەڵام یەک تەلەڤیزیۆن یەک ڕۆژنامە یەک رادیۆ یەک کەس تەنانەت بە مۆبایلەکەشی بووی نییە ئیتر وێنەیەک بگرێت لە ئیسرائیل و لەسەر هەر کەناڵێک ئەگەر دابنێ کەناڵەکە ئیتر هاک دەکرێت ئەمەش ئیتر بمانەوێ نەمانەوێ نەک لەلایەن ئێمە بەڵکو لەلایەن وڵاتانی خۆر ئاوا لەلایەن کۆمەلگای خۆر ئاوادا ئیتر ئەو پرسیارە دەگرێت کە ئەڵێن ماسکەی دیموکراسیمان داکەن ئیتر دیموکراسی خۆر ئاوا دیموکراسی ئەمریکا دیموکراسی نییە بەڵکو دیموکراسی ئەو کۆمپانیایە نییە کە بەرژەوەندیان لە شەڕدا هەیە هەتا بەرنامەی ئایندا کاتێکی خۆش زۆر زۆر سپاس بۆ هەمووتان کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون هەر بژین